والله سەرکەوتنی تۆ، سەربەرزی تۆ، بردنەوەی تۆ بۆ باوکت گەورەترین دەستکەوت. ئێمە هەمومان دەزانین زۆربەمان باوکمان خوێنەواری نەبوو، ئەوەی کە ماوە یا مردووە، زۆربەمان باوکمان خوێنەواری نییە، بەڵام سوورە لەسەر ئەوەی ئێمە خاوەنی شەهادە بین. ڕۆڵێکیان بخوێنە مەسروف دەکەم، خۆی شەهادەی نییە، خوێنەواری نییە، بەڵام حەز ناکا کوڕەکەی و کچەکەی وەکو خۆی بێت، حەزەکا کوڕەکەی و کچەکەی خوێنەوار بن، شەهادەیان هەبێ، بەیانی بۆ خۆیان ئیشێکیان هەبێ، کەواتە هەرچەندێک خوێنەواری نییە بەڵام حەز ناکا تۆ کەسێکی نوقسانیت هەبێت، حەزەکە لەو پیاوتر بی، لەو خوێنەوارتر و شارەزاتر بی، لەو بەڕێزتر بی، کەواتە ئەمە دڵسۆزی ڕاستەقینەی تۆیە، گومانی تێدا نییە. لەوانەیە حەز نەکەی براکەت کەسەکەت خزمەکە لە تۆ باشتر بێ، تۆ لەو باشتر بی، بەڵام مناڵەکەت پێت خۆشە باشترین کەس بێت، کچ بێ یا کوڕ بێ، پێت خۆشە لە سەربەرزت کا بەردەوام. بۆیە ئینشاءڵڵا هەوڵ بدەین بە ئیزنی خوا ڕێز و وەفامان هەبێ بەرامبەریان، ماندووبوونیان بە گەورە و بە ڕێز بنرخێنین، زۆر بە نرخ و بە ڕێز بین بەلایەنەوە، ئەوە زۆر گرنگ، نرخمان هەبێ لایەن، قیمەتمان هەبێ لایەن، چونکە هەر کاتێک دایک و باوکمان لێمان ڕازی بوون زۆر خۆشە. جا هەر کەسێکمان باوکمان مردووە لە دنیادا غەڵەتمان بەرامبەری نەکردووە زۆر دڵخۆشین، سپاس بۆ خوا ڕۆژێک لە باوکم تووڕە نەبوومە، ڕۆژێک باوکم قسەی ناخۆشی پێم نەکردووە، چەندێک خۆشە، ئەوە سەربەرزیە. ئەم ڕۆیە بەیانی لە دەستی ئەدەین، ئێمەش باوکین، ڕۆژێک دێت ئەم ژیانە بەجێ دەهێڵین. بۆی ئینشاءڵڵا لە کۆتاییدا دەڵێم ئامانەتی ئێوە و دایک و باوکتان، ڕێزیان لێ بگرن، حورمەتیان لێ بگرن، بێڕێزی بەرامبەر دایک و باوکتان مەکەن، ڕێزیان بگرن، خۆشیانتان بوێ، باوکیان و دایکیان بانگیان بکەن، ئینشاءڵڵا لە دنیا و قیامەت خوا سەربەرزتانەکەت.